لەگەڵ دەرسی شەشەمە بین لە زنجیرەی دیدڕوونی کە باسەکانی جیهادە لە ڕوانگەی ئەهلی سونەت و جەماعەتەوە، واتە بە پێی مەنهەجی ئەهلی سونەت و جەماعەت باسکردنە لە بڕگەکانی جیهاد. وتیشمان بۆ بیرخستنەوە ئەیڵێمەوە جارێکیکە کە ئەمە دەرسی شەشەمە، بەڵام بڕگەی دەیەمە. بڕگەکان بیستن، جاری وا هەیە بڕگەکان کورتن، بەڵام ڕێسای سەرەکین کە پێویستە ئینسان احتیمامی پێ بدا بۆیە ڕێساکان جیاکراونەتەر و لە یەکتری. ئەم ڕێسا کورتانە جاری وا هەیە بە دوان بە سییانیان ئەبن بە یەک دەرس، جاری واش هەیە یەک بڕگەیان زۆرە ئەبێ بە سێ چوار دەرس. ئێستا بڕگەی دەیەمە دەرسی شەشەمە، ڕێساکەی ئەمەیە: ئەوی ڕێی جیهاد لە مسلمانانەگرێ تەنها نەتوانینە، تەنها نەبوونی توانا و بوارەکە ڕێ لە مسلمانانەگرێ کە جیهادەکەیان نەکەن. بۆیە هەر لەو ساتە وەختەوە کە نەتوانینیان بەسەرا دێ، خۆ ئامادەکردنەوەیان بۆ جیهادەکە لەسەر فەرزە بێت، چونکە خوای گەورە فەرمێ فەلا تەهینوا وتەدعوا إلى السلم وأنتم الأعلون. یعنی کاتێک کە خاوەن هێز و باڵا دەستن، خۆتان سست و لاواز مەکەن و ورە بەرمەدەن و داوای ئاشتی لە کافرانی شەڕانی بکەن. مادام مسلمانان خاوەن هێز بن، توانا و دەسەڵاتیان هەبێ، ناشێت جیهاد بوەستێن و تەقەبەس و ڕێکەوتن ڕاگەێن، بەڵکو تا قیامەت جەنگ و جیهاد بەردەوامەکە، تا شرک و کوفر نامێنێت و کافران ناتوانن مسلمانان لە دینەکەیان پاشگەز بکەنەوە یان بربەست لە ڕێبانگەوازەکەیان دابنێ. ئەو هێز و باڵا دەستیە پێویستە بۆ مەبەستە کۆتاییەکە بخرێتە کار کە بریتیە لە وەیەکونە الدین كله لله. ئەمە سەروەری دینەکەی کە ئەڵێن سەروەری یعنی باڵا دەست، واتە ئەو هێزەی لە وڵاتێکە کۆتا دەسەڵاتی هەیە و لەسەر و ئەوە دەسەڵاتی تر نییە، هیچ یاسا و ڕێسا و هێزێک لەسەر و ئەوە نامێنێ. ئەمەش کۆتا ئاەتەکە، ئەمەش کۆتا ئاەتە کە لەسەر جیهادەکە هاتۆتە خوارەوە: فاقتلوا المشركين حيث وجدتموهم وخذوهم واحصروهم واقعدوا لهم كل مرصد فإن تابوا وأقاموا الصلاة وآتوا الزكاة فخلوا سبيلهم إن الله غفور رحيم. يعني مشریکە کانتان لە هەرجەیەک بەردەستکەوت بیان کۆژن، بیان گرن، گەمارۆیان دەن، ژێردەستەیان کەن، مراقبەیان بکەن کە لە هەموو لایەکە ڕێیان لێ بگرن. ئەگەر تۆبەیان کرد و پەشیمان بوونەوە و نوێژیان کرد و زەکاتیاندا، ئازادیان کەن. خوای گەورە بە بەزەی و لێبوردەیە. ئەم ئاەتە و ئاەتی جزیەکە کە هەر لەم سوورەتەیە کە فەرمان بە جەنگی گشتیەکە، لەو ئاەتانن کە لە کۆتایی زەمانی وەحیدا هاتوونەتە خوارەوە و هیچی تر بە دوایانە نەهاتووە تا نەسخیان بکاتەوە. وەکو بوخاری ڕەحمەتی خوای لێبێ لە بەراءەوە خوا لێ ڕازی بێ کە یاوەری پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی: آخر سورة نزلت براءة، يعني سورة توبة، كوتا سورة كهاتو تخوارو سورة توبة. وكو بخاري هناويتي وجماركي 4654. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و خولەفای ڕاشیدین خوا لێیان ڕازی بێ بەرامبەر مشریک و ئەهلی کتاب هەروایان کردووە، وەکو دواتر ئینشاءڵڵا ئەم خاڵە زیاتر ڕوونەکەین. ئەوەی ڕێ لەمە ئەگرێت تەنها نەتوانینە، لەبەر ئەوەشە ئەبینی کافران بە هەموو توانایانەوە هەوڵی ئەوەدەن مسلمانان لە چەک مەحروم کەن، چوەک تاک، چوەک کۆمەڵێک، چوەکو دەوڵەتێک ئەگەر هەیان بێ. وەکو خوای گەورە فەرمێ: وَدَّ الَّذِينَ كَفَرُوا لَوْ تَغْفُلُونَ عَنْ أَسْلِحَتِكُمْ وَأَمْتِعَتِكُمْ فَيَمِيلُونَ عَلَيْكُمْ مَيْلَةً واحدة. ئەهلی کوفرە خوازن غافڵ گیرتان کەن و ئاگاتان لە چەک و تفاق و کەلوپەلەکانتان نەمێنێ تا بە یەک هەڵمەت هێرش بکەنە سەرتان. ئەنجا ئەمە کە ئەفەرمێ ئێوە ئەگەر غافڵ ببن لە چەکەکەتان، بەتەکی دوژمنان هەر نایانەوێت کە چەکەکەمان پێبێ و هەرچی شتێکیش کە خۆمان پێیکەین هەوڵەدەن کە کۆتا ئاستی خوارەوەی هێز بێ. تۆ دەمانچەیەکت پێ، بەڵام ئەو ساڕوخ و تۆپ و تیارەی پێ. زۆر جارمان باس کرد کە ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ هەر کاتێک مسلمانان بەهۆی نەتوانین و دەسەوسانی خۆیانەوە جیهادیان پێ نەکرا،
ئامادەکردنەوەکەی هێز ئەبێتە فەرز لە سەریان چونکە خوای گەورە فەرمێ واعیدوا لەهم ما استطعتم من قوة. ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ ئەمەی زۆر جار تەکید کردو زۆر جار بە عیباراتی جیاوازی شێناوێتیەوە کە ئەفەرمێ ئەگەر جیهادەکەیان لەسەر نەما بە سەبەبی عەجز بە سەبەبی نەتوانین ئەو کاتە ئیعدادەکە لەسەریان فەرزە بێت وەکو لە مجەلەدی 28 لە لاپەڕە 259 تەکیدی لێکات. لەمەی کە باسمان کرد ئەوە دەرەکەوێت کە ئەسڵی پەیوەندی نێوان مسلمانان و کافران جەنگە جگە لە حاڵەتەکانی تەقەبەس هودنەکردن و ڕێکەوتن کە ئاشتیانە ڕەفتار ئەخوازێ و مسلمانان ڕەفتاری ئاشتیانان لەگەڵاکە. بەڵام ئەم ئیستیسنایە لە کاتی زەرورەتێک کە ئەبێ کە مسلمانان پێویستیان بەو ڕێکەوتنێ کە نەتوانین و حاڵەتی هاوشێوەیەتی کە وەکو نەتوانین مسلمانانە بێ ئەمە ڕاگرن چونکە خوای گەورە فەرمێ فەلا تەهینوا وتەدعوا إلى السلم وأنتم الأعلون کە مادام خۆتان دەسەڵاتدار بن ئیتر بۆچی داوای تەقەبەسەکەن بۆچی داوای ڕێکەوتنەکەن بۆچی ئەتانێت تەنازل کەن بۆ کافرانی شەڕانی لێتان ڕازی بن تاکو تەقەبەسیان لەگەڵا ئیمزاک.